بۆ خۆم وتومە ئەم دەسەم لە دەشوێنەوە بە تەور ببرێتەوە غەیرەس ئەڵڵا نەبێ دەست لە هیچ کەس پان ناکەمەوە لە خوای گەورە بە زیاد بێ لە خوا بە زیاد بێ قەناعەتیشم هەیە باشترین تەخوا بۆ کەسێ دەستی نەچێ قەناعەتە بۆ کەسێک کە دەوڵەمەند بێ عەدالەتە ئەڵبەتە خوا دەوڵەمەندە کەس دەوڵەمەند نییە هەموو کرێچین کەسان هەموو ڕۆژێ هەژین هاژین مام سەید پیاوێکی بە تەمەنی شاری سلێمانیە ماوەی 3 ساڵە لە شاری هەولێرە و بۆ بژێوی ژیانی ڕوودەدە شاری هەولێر من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم مام سەید جان سلااوت لێبێت چۆنی دەنگ و باسە سەر ئەو چاوانم یاخوا بە خێروێ ڕۆحەکەم لە خزمەتام چۆنی دەنگ و باست تەندروستی بێ لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ لەگەڵ کار و کەسابەت الحەمدلله ئەبێ شکر و خەناعەت بی من ئەو خاوریانە ئەفرۆشم خاولی ئەفرۆشم و بازی وەختی ئسفنجی ئەفرۆشم ئسفنجی سیارە شۆردن و ئەمانە بە قوربانم ڕۆژانە لەکوێ دەیان فرۆشی ڕایم بۆ ئەم ئەمە سەناعی جنوبی و شیمالی و ئەنجا ئەگەڕێم لە ئەمانە زۆرتر بازاڕی مۆبایل دەیکڕێ و مۆبایل فرۆشەکان زێر فرۆشەکانەوە ئەیکردن ئەگەڕێم بە سەریانە هەر کەویستی دەیدەمێ خۆت خەڵکی هەولێری خۆم نا ئەمە ئەولێر نیم ئێمە خەڵکی سلێمانی ئەسلی باپیرە گەورەمان بەردەنجەیە بەڵێ ئێستا خانەوادەکەت لێرەن نا لێرەنی لە سلێمانی خۆم لە سلێمانیم ئەرەوەڵا ئەی لێرە لەکوێ دەمێنیتەوە لێرە لە وتێلە مێنمە وتێلی ناو بازار یعنی 25 ڕۆژ کەڕەتی ئەڕۆمەوە مانگی کەڕەتێ 20 کەڕەتی ئاوا سەخت نییە و هاتو چۆ ژیانکردنا وەڵهایترە بێ خۆ زەحمەت کێشی ئاڵێن دەستی مانووی لەسەر چکی تێر ئەی خۆ کابرا زەحمەت نەکێشە خۆ نابێت لە خەڵک پاڕێەوە دەبێت لە خوای تەبارەک وە تەعالا پاڕێەوە من وتومە بۆ خۆم وتومە ئەم دەسەم لە دەشوێنەوە بە تەور ببرێتەوە غەیرەس ئەڵڵا نەبێ دەست لە هیچ کەس پان ناکەمەوە لە خوای گەورە بە زیاد بێ لە خوا بە زیاد بێ قەناعەتیشم هەیە باشترین تەخوا بۆ کەسێ دەستی نەچێ قەناعەتە بۆ کەسێک کە دەوڵەمەند بێ عەدالەتە ئەڵبەتە خوا دەوڵەمەندە کەس دەوڵەمەند نییە هەموو کرێچین هەموو ئەڕۆن مام سەید جان چەند سەر خێزان بە خێو دەکەی وڵی من دوو کوڕمەیە کوڕێکم تۆزێ ناساقە و کوڕێکی کەچمەوەرەوەندا 4 نەفر کەزین بە خێزانەوە کوڕەکەشم ژنیەیە باز وەختی یارمەتی ئەوی ژەدەم خانوەکەتین خۆت یاخود کرێچیم ژیوی ڕۆژانە دەگاتە چەند لێرە لەخوا بە زیاد بێ ڕۆژانە بازی ڕۆژەیە فەرق ئەکات 2-3 دەرزەن بفرۆشم 3-4 12 دەکات 4 دەرزەن بفرۆشم 16 ئەکا بعضی وەختێ 10 پەیاکەم بعضی وەختێ 8 پەیاکەم بعضی وەختێ 15 پەیاکەم زۆرتریش فەرقی هەیە ڕۆژەکەوێ خەڵک یارمەتی دەدا لەخوا گەورە بە زیاد بێ زۆر وەخت ئەمانە مەسەلە من 6 بە 5 بعضی وەختێ 5 بن 4 بن ئای چۆ خەڵک پیاوی چاک زۆرە ئەرە وەڵا زۆرە یاڕەبی خوای گەورە لە ئافات لایەندا یاخوا سەلامەت بی وڵا هەرویستمان چاوپێکەوتنێکە لەگەڵ بکەین بۆی بزانم دۆخ و گوزەرانی جنابەت چۆنە زیاد بێ قەناعەت مهمە دوعاکی کەژەکەم هەموو بڵێن ئامین یاڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆی ئەم مانگە مەبارەکە مانگی کەریم بارانێکی ڕەحمەتمان بۆ بارێنی بێ ئافات خوایە بارانێکی ڕەحمەت بارێنی بێ ئافات یا رب العالمین خوایە ئافاتی لەگەڵ نەبێ ڕەحمەت و بەرەکەت بێ ئینشەڵڵا بۆ زۆر سوپاستان دەکەم مەمنونم و سوپاست دەکەم